سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی 23. ئوردوگای مالومە. کارەکەم لە ڕادیۆی کۆمەڵە باش نەدەچووە پێش. بەرپرسی ڕێکخستنی ڕادیۆ گیرروگرفتی بۆ دروست دەکردم و لەگەڵم نەدەسازە. هەر بۆیە کارکردنم لەوێ پێ ئاسان نەبوو. ئەو سەردەمە ئەرکە تەشکیلاتیەکان و هەروەها ئەرکی ئیداری ئوردوگا زۆر بوون. قەرار بوو هێزێکی پێشمەرگە بنێرن بۆ هەورامان. بڕیارمدا لەگەڵ ئەو هێزە بڕۆم. لەگەڵ بەرپرسی پێشمەرگەکان قسەم کرد و خۆم ساز کرد و ئامادەی ڕۆیشتن بووم. لەو سەردەمەدا کۆمەڵە بڕیاریدا بوو کە ئەو بنەماڵانەی وا زۆر کەسیان گیانیان بەخت کردبێ کەسی دیکەیان نابێ بنێرنە ناوچە و یان شوێنێک کە مەترسی لەسەر گیانیان هەبێ. شەوێک پێش ڕۆیشتنی پێشمەرگەکان بۆ هەورامان، سکرتەری یەکەمی کۆمەڵە برایمی عەلیزادە ئاگادار کرابوو کە قەرارە منیش لەگەڵیان بڕۆم. هەرەو شەوە بە بەرپرسی ئەو هێزەی ڕاگەیاندبوو کە من ئیجازەم نییە لەگەڵ بم. خۆشم دواتر بەنامە ئاگادار کرام. ئەو هێزە چوونە هەورامان و زۆری نەخایاند کە حیزبی دموکرات هێرشی کردە سەریان و زۆربەی پێشمەرگەکانیان تیرباران کرد. یەکێک لە هۆیەکانی دەستپێکردنی شەڕی نێوان حیزبی دموکرات و کۆمەڵە ئەو کارەساتە دڵتەزێنە بوو. ڕۆژێک یەکێک لە هاوڕێیانی بەشی بێسیم هاتە چادرەکەمان و بە پێکەنینەوە ڕووی کردە دکتۆر جعفەر و کوتی مینەی حسامی لە ناوچەی بۆکانەوە پەیامی ناردووە کە باوکت مردووە. دکتۆر جعفەر حەپەسا، هەم لەبەر ناخۆشبوونی خەبەرەکە و هەمیش لەبەر شێوەی گێڕانەوەکەی. مینەی حسامی نووسی بووی بەداخەوە باوکت بەهۆی سەکتەی قەلبی فەوتی کردووە. دکتۆر جعفەر زۆر ناڕەحەت بوو. ئەگەرچی لەگەڵ باوکی بیرروبڕوای جیاوازی هەبوو، بەڵام بەو حاڵە و سەرەڕای ئەوە هەردووکیان هەمیشە زۆر بەڕێز و مهرەبانیەوە لەگەڵ یەک هەڵسوکەوتیان بوو. خۆشەویستی نێوانیان زۆر بەهێز بوو. زۆر نیگەرانی دایکی و بنەماڵەکەی بوو کە دوای فەوتی باوکی ژیانیان چۆن بەڕێوە دەچێ و چی لێدێ. دوای هەوڵدانێکی زۆر دایکی ڕازی کرد کە لەگەڵ زێنەبی خوشکی و یۆسفی برای بێنە سەردانی. ئەوان هاتن و دکتۆر جعفەر بە دیداری ئەوان شاد بووەوە و خەیاڵیشی کەمێک ئاسوودە بوو. دیسان لە بێسیمی ناوەندی دەستم کردەوە بەکار. پاییزی ساڵی 1363 هەتاوی واتە 1984 زاینی بڕیار بوو کە لە ئوردوگای خوارەوە خانوو بۆ ناوەندی کۆمەڵە دروست بکەن. ژوورەکان بە بلوگ دروست دەکران، بەڵام ئەوەندە درەنگ دەستیان بەکار کرد کە بەسەر بەفر و سەرمادا کەوتن و فریانە کەوتن پێشبارینی بەفروباران سەری خانووەکان بگرن. ئەمجار بۆ وشکردنەوەی ژوورەکان پەڕەمێزیان خستەکار. پەڕەمێز نەتەنیا ژوورەکانی وشک نەکردەوە، بەڵکو دووکەڵەکەی هەموو دیوارەکانی ڕەش کرد. ئەوجار بۆ سەرگرتنی ژوورەکان و دانانی میچ وەرەقەی فافۆنیان بەسەردا کێشان. ژوورەکان ئەوەندە تەڕ و شێدار بوون کە تەنانەت هەڵکردنی چرای ڕۆشنایی و گەرماش تێیدا زەحمەت بوو. گازی ئەم چرایانە چاو و گەروی ئازار دەدا و خەتەرێکی زۆر جددی بوون بۆ سڵامەتی جەماعەتەکە. تازە ئەوە هەموو کێشەکە نەبوو. گرفتاری دیکەمان لەم ماڵە تازانە ئەوە بوو کە کاتێک ژوورەکان گەرم دەبوون، هەڵمی ناودیوەکە بە میچەکەوە دەنووسا و دەبوو بە دڵۆپەی دووکەڵی ڕەش و دەکەوتە سەر خەڵکەکە. پاییز و زستانێکی ناخۆش و سەخت بوو. جارێکیان 10 ڕۆژ بەبێ پسانەوە و لەسەر یەک باران باری. قوڕە سوورە و چڵپاوی نێو ئوردوگایش بۆ خۆی بە تەنیا گرفتاریەکی گەورە بوو. بێسیمی ناوەندی لە یەکێک لەو دیوانەدا بوو. شەوێک هەموو خەریکی کارکردن بوون. بایەکی زۆر تون دەستی پێکرد. لە ناکاو وەرەقەی سەربانی ژووری بێسیم و چەند شوێنی تر بابردی. خۆمان و بێسیمەکان کەوتینە ژێر باوباران.
وەک پێشتر باس کرا ناو ئوردوگاکە قوڕە سوورە و چڵپاو بوو کە هاتن و چوونی تەواو دژوار کردبوو و هەموو کەس تێیدا گیری دەکرد. ژمارەیەک لە هاوڕێیان دەست بەکار بوون کە ڕێگای هاتن و چوونی گشتی بە بەرد ڕێژ بکەن. لەو سەرما و بارانەدا زەحمەتێکی زۆریان کێشا، بەڵام زۆربەی بەردەکان لە نێو قوڕەکەدا ون بوون و زەحمەتە زۆرەکەیان سوودێکی نەگەیاند و بە فیڕۆچوو. لەبیرم نییە چۆن، بەڵام هەر ئەوەم لەبیرە کە کوتە پارچەیەکی ناسک و جوانم هەبوو، نردمەوە بۆ دایکم و داوام لێکردبی کابەکراس بۆ بەیان و وێنەیەکم بۆ بنێرێت. چەند مانگ دواتر هەمەی یەگانە هات و کوتی پێشمەرگە لە ناوچەوە هاتوونەتەوە ئوردوگا و نامەیان بۆ تۆشێناوە. کە نامەکەم کردەوە وێنەی بەیان بوو، گەورە ببوو، قژی لول و پێی هەڵگرت بوو. کراسەکەی بەری هەمان پارچە بوو کە خۆم ناردبوومەوە. خۆم و چەند کەسی تر لە دایکەکان کە ئەوانیش منداڵەکانیان لایان نەبوو دەستما کردە گریان. دوای چوونەوەی بەیان بۆ ئەڵمانە هیچ چەشنە هەواڵێکم لێی نەبوو. ئەوە یەکەم جار بوو کە شتێکم لە پەیوەندی لەگەڵ بەیاندا بەدەست دەگەیشت. پەیوەندی گرتن زۆر زەحمەت بوو. دایکم نامەکەی ناردبوو بۆ ناوچەی مەریوان بۆ عەبەی برام، ئەویش بە پێشمەرگەدا بۆمی ناردبوو. بەخۆشی و شادیەکی زۆرەوە وێنەکەم بردەوە بۆ ماڵێ. لەگەڵ دکتۆر جعفەر زۆر خەریک بووین تا توانیمان ئەکسەکەی بەیان بە دیوارەوە هەڵواسین. هەموو کەسمان دێنا بۆ نیشاندانی وێنەکەی بەیان. بە بۆنەی شەڕی حیزبی دموکرات و کۆمەڵا کارمان ئێجگار زۆر بوو. شەو و ڕۆژ بێسیمەکانمان لە کاردا بوون و لەگەڵ ناوچەکان بە بەردەوامی پەیوەندیمان هەبوو. وەزعی خواردنمان هیچ باش نەبوو، شەوانە برسیمان دەبوو. لە تەدارۆکاتی ئوردوگا دوور بووین، بەڵام تەدارۆکاتی ناوەندیمان لێ نزیک بوو. تەدارۆکاتی ناوەندی شتێکی وای لێ نەبوو، لە کەمێک پیواز پەتاتە و بڕێک هێلکە بەولاوە چی دیکەی لێ نەبوو. یەک دوو شەو هاوڕێیان دەچوون لەوێ چەندانە پەتاتە و پیوازیان دەهێنا و دەمان خوارد. هەر شەوێک زۆر برسیمان بواە ئەو کارەمان دەکرد. لە بابەت ئەو شتهێنانە زۆر گاڵتەمان دەکرد. هەر کەس شتی دەهێنا باسی دەکرد کە چ دەستکەوتێکی بووە. شەوێک یەکێک هاتەوە ئاگای لێ نەبوو کە دوو کەس لە هاوڕێیانی ناوەندی هاتوون و لەوێن، ئەویش بە دەنگی بەرز باسی دەستکەوتەکانی خۆی کرد. پێیان سیر بوو. لەوە بەدووە جاروبار بەشی ئەوانیشمان دەدا. قەرار بوو نوێنەرانی ئەو حەوت حیزبەی وا لە نێوان کۆمەڵە و حیزبی دموکرات سەبارەت بە کارەساتەکەی هەورامان لە هاتوو چۆدابوون سەردانی کۆمەڵە بکەن. بەرپرسانی تەدارۆکاتی ناوەندی ئامادەکاریان کردبوو، حیوانێکیان سەربڕی بوو. هاتنی نوێنەرەکان هێندێک دواکەوت بوو. بەرپرسی ئەم کارە گۆشتەکەی کردبوو بە قاورما بۆ ئەوەی گۆشتەکە تا هاتنی میوانەکان خراپ نەبێ. یەکێک لە هاوڕێیانی بێسیم بەم شتەی زانی بوو، شەوێ کەسێکی لەگەڵ خۆی بردبوو کە کەمێک لەو قاورمەیە بێنن. بەرپرسی تەدارۆکاتیش کە ماوەیەک بوشکی کردبوو کە جاروبار هێندێک لە شتەکان کەم دەبنەوە و نیگەرانی قاورمەکە دەبێ لە تاریکی ناو دیوەکەدا خۆی حەشار دەدا و کەمین دادەنێ. زۆری پێناچێت دەبینێت دوو کەس هاتوون بۆ جەستەی قاورمەکە. یەکیان هەرکە سەری مەنجەڵی قاورمەکە بەرز دەکاتەوە، بەرپرسەکە وە دەنگ دێ و دەڵێ هاوڕێگیان ئەوە لێرە چ دەکەی؟ هاوڕێژ لە جێی خۆی وشک دەبێ و وشەیەکی لە دەم نایەتە دەر. بێسیمەکانی حیزبی دموکرات زۆرتر بە مورس کاریان دەکرد. کۆمەڵە ژمارەیەک لە کادرەکانی بێسیمی ئۆرگانی هەواڵگێریدانا بوو بۆ کۆنتڕۆڵکردنی بێسیمەکانی حیزبی دموکرات. ئەوان زۆربەی پەیامەکانی حیزبیان دەست دەکەوت. کاری بێسیم و ڕەمزی حیزبی دموکرات زۆر سادە و ئاسان بوو. هاوڕێیانی ئێمە لەم کارەدا زۆر شارەزا ببوون و لە زۆربەی پەیامەکانی ئەوان حاڵی دەبوون. ئاژاوەگێڕی حیزبی دموکرات. دوای شۆڕشی ساڵی 1357 هەتاوی کوردستانی ئازادکراو بوو بە گۆڕەپانی تێکۆشانی ڕێکخراوە ئازادی خواز و شۆڕشگێڕەکانی ئێران. حیزبی دموکراتی کوردستانی ئێرانیش یەکێک لەو ڕێکخراوانە بوو کە بە ئاشکرا فعالیەتی سیاسی دەست پێ کرد بوو. ئەم حیزبە بەهۆی بیرروبۆچوونی نادموکراتیکەوە بوونی ڕێکخراوەکانی دیکەی لە کوردستان بۆ تەحمل نەدەکرا و هەر چەشنا ڕەخنەیەکی لە حیزب بە توندی و بە چەک وەڵام دەداوە و
هەموو جارێک بە بیانوویەک هێرشی دەکردە سەر یەکێک لەو حیزب و ڕێکخراوانەی وا لە کوردستان چالاک بوون. بۆ وێنە لە زستانی ساڵی 1359 هەتاوی واتە 1970 زاینی لە نێوەڕاستی شاری بۆکان بە RPG هێرشی کردە سەر بنکەی ڕێکخراوی پەیکار و 3 پێشمەرگەی لێکوشتن. بەهار و هاوینی ساڵی 1360 هەتاوی واتە 1970 زاینی لە مۆکریان و کامیاران هەڵی کوتایە سەر کۆمەڵە و پەیکار. لەو شەڕانەدا چەند کەسێک لە پەیکار و کۆمەڵە گیانیان لەدەستا. لە موکریانیش پێشمەرگەی کۆمەڵەی تیرباران کرد. لە بۆکان ناوەندی کۆمەڵە و حیزب کۆبوونەوەیان کرد کە لەسەر ئەم ڕووداوانە وتوێش بکەن و چارەسەریەک بۆ پێشگرتن بە دووپاتبوونەوەی ئەم شەڕانە بدۆزنەوە. لەوێ دکتۆر قاسملوو کتبووی پێشمەرگەی ئێمە نەخوێندەوارن و ئەگەر ئێوە دژی سیاسەتەکانی ئێمە تەبلیغ بکەن ئەوان تەحملی ناکەن و دەتان کوژن. لە ماوەی ئەو چەند ساڵەدا زۆرجار حیزبی دموکرات ئەو دەست درێژیانەی دووپات کردەوە و هەر جارێک بە بیانوویەک پیلانی دەگێڕا و شەڕی ساز کرد. هەڵوێست و ڕوانینی حیزبی دموکرات ئەوە بوو کە خۆیان حیزبی سەرەکین و دەبێ هەموو کار و هەڵسوڕانێک لە کوردستان بەخواست و ویستی ئەوان بچێتە پێش. پێیان وابوو هەموو ڕێکخراوە سیاسیەکان دەبێ گوێڕایەڵی ئەوان بن. خۆیان بە حیزبی دێرینەی کوردستان دەزانی و لەو باوەڕەدا بوون کە هیچ حیزب و گروپێک بەبێ ئیزنی ئەوان نابێ هەڵسوڕان و چالاکیان هەبێت. دکتۆر قاسملوو تودەیەکانی ناو حیزبی دموکرات زۆر سوور بوون لەسەر داسەپاندنی شەڕ بەسەر کۆمەڵەدا. بۆچوونی سەرڕۆیانە و نادموکراتیکی ئەم حیزبە تا ئەو جێیە چووە پێش کە شەڕی سەرانسەری دژی کۆمەڵەی کردە بڕیار. لە ڕاستیدا ئەو بڕیارە پەسەندکراوی کۆنگرە و پلنۆمی حیزب بوو. دیارە هەموو ڕێبەری و کادرەکانی حیزبی دموکرات وەکو یەک بیریان نەدەکردەوە. کەسانی ژیر و تێگەیشت و بە هەڵوێستیشی زۆر تێدا بوو کە بەرامبەر بە خەباتی حەقخوازانەی خەڵکی کوردستان هەستی بەرپرسانیان هەبوو دژی ئەم شەڕەدا سەپاوە هەڵوێستیان گرت بوو. ئەم کەسانە زۆر بوون لە نێو حیزبدا بە چەشنێک کە زۆربەیان وەک ئێعتراز حیزبیان بەجێ هێشت و چوونە دەرەوە. هەروەها بەشێک لە ڕێبەری و کادرەکانیان لێیان جیابوونەوە و ئەوانیش هەر بە نێوی حیزبی دموکراتی کوردستان درێژەیان بە هەڵسوڕانی خۆیاندا. دکتۆر قاسملوو سوور بوو لەسەر ئەوەی کە دەتوانن کۆمەڵە تێک بشکێن و لە ناوی ببن. لەم ساڵانەی دواییدا نامەیەکی ئەو بۆ پێشمەرگەکانی حیزب بڵاو کرایەوە کە دەڵێ دەبێ هەر ئێستا لە شاخ کۆمەڵە تێک بشکێنین، ئەگینا سبەی لە شار ئەوەمان بۆ ناکرێ. ئەو زەمان حیزبی دموکرات ئەندامی شورای ملی مقاومەت بوو. دکتۆر قاسملوو بەردەوام لە هەوڵی سازش و خۆڕێکخەری لەگەڵ مەلاکانی تاران بوو، هەر بەم بۆنەیشەوە خۆی بووە قوربانی پیاوکوژانی جینایەتکاری ڕژیم. هەڵوێستی کۆمەڵە ئەوە بوو کە هەموو سازمان و ڕێکخراوەیەک دەبێت تەواو ئازاد بێ و پێیوا بوو کە هەڵسوڕانی سیاسی مافی سەرەتایی هەموو کەس و هەموو ڕێکخراوەیەکە. دوای کۆنگرەی دووهەمی کۆمەڵە بۆچوون و ڕوانگەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە زۆر شتی وەک بزوتنەوەی کوردستان و حیزبی دموکرات ئاڵوگۆڕی بەسەردا هات. گۆڕانی ڕێبازی کۆمەڵە لە کۆنگرەی دوو سەبارەت بە زۆر شت لە نێو کۆمەڵگای کوردستان وردە وردە ڕەنگی دایەوە و دەبیندرا. دڵسۆزی و خۆ بە دەربەستزانین بەرامبەر بە جوڵانەوەی کوردستان بەرەو کزی دەچوو بەباشی هەستی پێدەکرا. ڕوانین و هەڵوێستی کۆمەڵە بەرامبەر بە زۆر پرسی ناو بزوتنەوەی کوردستان گۆڕدرا و هاوکات ڕادەی تێکەڵاوی و نزیکی لە جەماوەری خەڵک بەرەو کزی دەچوو. کاتی کۆنگرەی دووی کۆمەڵە عەبدوڵڵای موحتەدی لە وتارێکدا حیزبی دموکراتی وەک هێزێکی دژ بە شۆڕش ناساند. ئەم بۆچوونە لەوە بەدووە کاردانەوەی هەبوو لەسەر هەڵوێستی کۆمەڵە بەرامبەر بەو حیزبە. بێجگەلەوە کۆمەڵە لە داڕشتن و دانانی هێندێک تاکتیک و شێوەی هەڵسوڕانی هێزی پێشمەرگەدا بەرپرسانە نەجوڵاوە و هەڵەی گەورەی کرد و بووە هۆی قوربانیکردنی ژمارەیەکی زۆری پێشمەرگەی ئازا و لەخۆ بردوو. بۆ وێنە
لە بارودۆخێکدا کە هەورامان ببووە گۆڕەپانی شەڕی ئێران و عێراق ئێستاش هەر معلوم نەبوو بۆ دەبێ هێزێک لە پێشمەرگەکان ڕەوانەی ئەوێ بکرێن. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە مێژ بوو هەورامانی چۆڵ کردبوو کەسی لەوێن نەمابوو. بەو حاڵە بەبێ ئەوەی کە هیچ زانیاریەکیان لەسەر بارودۆخە تازەکەی ئەوێ هەبێ ئەم هێزەیان ناردە ئەوێ. بەم جۆرە دیمان کە حیزبی دموکرات بەچوونی هێزەکەی زانی و دوای ماوەیەکی کورت هێرشی کردە سەریان و ژمارەیەکی زۆری لێ کوشتن و کارەساتێکی دڵتەزێنی خوڵقاند. هەڵەی گەورە دیسان دووپات دەبێتەوە. ئەم جاریش لە جەنگەی شەڕی خوێناوی لەگەڵ حیزبی دموکرات بڕیار لەسەر ناردنی گوردانێک پێشمەرگە بۆ شیمالی کوردستانی ئێران دەدەن. گوردانی 22 برمێ دەنێرنە ئەوێ. حیزبی دموکرات پێدەزانێ و بە بەرنامەی لە پێشداڕژاوی خۆی هێرشی کردە سەریان و زۆرێک لەو هاوڕێیانەمان کوژران و ژمارەیەکیشیان بەدیلگیران. ڕێبەری ئەو کاتی کۆمەڵە هەرگیز ڕوونکردنەوەیەکیان سەبارەت بەهۆی ناردنەوەی ئەم پێشمەرگانە بۆ ئەوێ باس نەکردووە. تەبلیغات بە قسە و بە نووسین و وتاری رادیۆ دژ بە حیزبی دموکرات بە زمانێکی تند دەگەڕاوە سەر بۆچوونی حیزبی کۆمونیستی ئێران لەسەر ئەوەی کە حیزبی دموکرات نوێنەری بورژوایی کوردە و ئێمەش نوێنەری چینی کرێکاری کوردستانین کەوا بێ ئەوان دەبنە دوژمنی چینایەتی ئێمە. بۆ ڕاگررتنی ئەم شەڕە ماڵوێرانکەرە کۆمەڵە داوای لە یەکێتی نیشتمانی کوردستان و 6 ڕێکراوەی دیکە کرد کە ببنە ناونجی و هاوکات خەتاکاریش دەستنیشان بکەن و بە خەڵکی بناسێنن. یەکێتی و 6 ڕێکراوەکەی تر هەوڵی خۆیاندا بەڵام حیزبی دموکرات ملی نەدا. ئەوان دوای تەواوبوونی کارەکەیان حیزبی دموکراتیان بە تاوانبار ناسی. لە ڕاستیدا شەرفرۆشی حیزبی دموکرات و هەروەها هێندێک هەڵسەنگاندنی هەڵەی کۆمەڵە بووە هۆی شەڕی سەرانسەری. ئەم جارە ئیتر پێشمەرگەی کۆمەڵە لە دووبەرە کەوتبووە بەرهێرش و پەلامەر هەم لەلایەن حکوومەتەوە و هەم لەلایەن حیزبی دموکراتەوە. ئەم شەڕە کە حیزب بەسەر کۆمەڵی داسەپان زەرەر و زیانی ئێجگار زۆری بەدواوەوە بوو. دەیان کەس لە باشترین هاوڕێکانمان لەو شەڕانەدا گیانیان بەخت کرد و تێدا چوون. حیزبی دموکراتیش زۆر پێشمەرگەی خۆی لەدەستدا و هەروەها شەڕەکە کۆمەڵێکی بەرچاو لە ئەندامان چالاکان و پێشمەرگەکانی دڵسارد کردەوە و بەناوئومێدی ڕیزەکانی حیزب و کۆمەڵەیان بەجێهێشت. لە هەمووی گرنگتر ئەم شەڕە کاردانەوەیەکی هەرە خراپی لەسەر جەماوەری خەڵکی کوردستان هەبوو بەداخەوە بووە هۆی ترس و ناوئومێدیەکی بێوێنە. دیداری تازەی بەیان هاوینی ساڵی 1364 هەتاوی واتە 1985 زاینی دایکم هات بۆ ئوردوگای مالومە و بەیانی هێنا بۆ لامان. دیدارەکە شیرین و تاڵ بوو. شیرین بوو لەبەرەوەی کە بەیان گەورە ببوو، پێی گرتبوو قسەشی دەکرد. هیچ شتێک لەوە خۆشتر نییە کە دایک ڕەوتی گەورەبوون و پێگەیشتنی منداڵەکەی بە چاو دەبینێ. بەڵام لە دەستدانی کاتی گڕووگاڵی و دارەدارە و زۆر شتی تر کە سەردەمێکی زۆر گرنگە لە داڕشتنی نزیکایەتی و پەیوەندی قۆڵی نێوان منداڵ و دایک و باوک بۆ من گەلێک تاڵ بوو. ئێمە ئەو ڕەوتەمان بەداخەوە هەرگیز نەدی. بەیان تەنانەت منیشی نەدەناسی و تەنیا دایکمی دەویست. دایکیشم لە حاڵ و وەزعێکی زۆر تایبەتیدا بوو. چەند ساڵ بوو ئێمەی نەدی بوو. هەلێکی کەمبێنەی دەستکەوت بوو بۆ دیتنی جگەرگۆشەکان و خۆشەویستانی. ئەو هەلە بەڕاستی غەنیمەتێک بوو کە دەیزانی لەوانەیە جارێکی تر دەست نەداتەوە. بڕێک جاروا دەبوو کە هۆشی لە بەیان دەبڕی و ئەویش دەستی بە گریان دەکرد. بیرم لە دایکم بەیان و خۆم دەکردەوە. بیرم لە لای ئەو ژیانە ناخۆش و دژوارەی دایکم بوو کە دوای ئەو هەموو ڕووداوە تاڵە حەقی ئەوەی هەبوو کە بە دڵی خۆی تاسەی لە منداڵەکانی بشکێ. بیرم لای بەیان بوو ئەوە چ ژیانێکە بۆ دەبێ منداڵێک دایکی خۆی نەناسێ. ئەمە تەنیا هەر گرفتی من و بەیان نەبوو، بەڵکو هەموو ئەو منداڵ و دایکانەی وا لێک دابڕابوون هەرکام بە شێوەیەک ئەو ئەزمونە تاڵەیان هەبوو. دەزانین کە ئەو دابڕانە لە نێوان هێندێک لە منداڵان و دایک و باوکەکان
زۆر درێژخایەنتر و زیاتر بوو. لە ڕاستیدا ئەوە نرخێک بوو ئێمە وەک پێشمەرگە و دایک لە پێناوی ئامانجەکانمان دەماندا. بیرم لەوە دەکردەوە بڵێ ڕۆژێک بێ و ئەم بێدادیە نەمێنێ، بڵێ ئێمە ئەو ڕۆژە ببینین کە هەموو دایکان لەگەڵ منداڵەکانیان ئاسوودە و بێغەم لە پەنای یەکدا بژین و هیچ شتێک نەتوانێت لێکیان جیا بکاتەوە. دوای ماوەیەک بەیان عادەتی بە من کرد، بەڵام بەدادە مەلەکە بانگی دەکردم. دایکم ڕۆیشتەوە و بەیان لە لای ئێمە ماوە. کەمکەم ڕاهات و لەگەڵ من و باوکی زۆر نزیک بووەوە و بەینی خۆش کرد. ئەمجار بەیان و باوکی زۆرتر پێکەوە دەبوون و تام و چێژی سۆز و خۆشەویستی یەکتریان دەچێشت. بەیان کەرەسەی کایە و وەسیلەی سەرگەرمی نەبوو، تەنیا شتێکی کە ئەومان پێسەرگەرم دەکرد ئەوە بوو کە باوکی پشتێنەکەی خۆی بەداری بەرچادرەکەی خۆمانەوە دەبەست و بۆی دەکردە جۆلانێ. ئەوە تەنیا وەسیلەی ئێمە بوو بۆ کایە و سەرگەرمی ئەو. جاروباریش ئاسۆ کچی سدیقی کەمانگەر دەهات و پێکەوە جۆلانەیان دەکرد. کاتێک لێیان دەبووە شەڕ، ئاسۆ دەیکوت ئەگەر جۆلانێ نەکەم دەسرە حەمامەکەمت لێ دەستێنمەوە. بەیانیش ئەوەندە ئەو دەسرەیەی خۆش دەویست خێرا ئاسۆی سواری جۆلانەکە دەکرد. هێندێک جار بەیان دڵتەنگی خزمان دەبوو لە کوردستان. یەکێک لەو کەسانەی وا بەیان زۆر بیری دەکرد مامۆ عیزەتم بوو. داوای لە باوکی دەکرد کە وێنەی مامۆ عیزەتی بۆ بکێشێتەوە. باوکیشی کە هەرگیز مامۆمی نەدی بوو نەیدەزانی ڕوخساری چۆنە، بەناچار وێنەی پیاوێکی دەکێشاوە کە لەو نەدەچوو. بەیان بەوە تووڕە دەبوو کاغەزەکەی دەدڕاند و هاواری دەکرد ئەوە نا مامۆ عیزەت بکێشە. ئەگەر باوکی لە چادرەکە بوایە بەیان لای دەماوە. زۆر جار دکتۆر جافەر بە قەڵاندۆشان دەیگێڕا و ئەم لەو ئەو لای پێدەکرد. ئەگینا لەگەڵ خۆم دەمبر بۆ چادرەکانی بێسیم و لەوێ بۆ خۆی سەری گەرم دەبوو. زۆر جاریش پەیامەکانی لە بینی چادرەکاندا دەبرد و دەهێنا، لەبەرەوە ناومان نابوو پەیام ڕەسانی بێسیم. ڕۆژێک خەریکی وەرگێڕانی پەیامێکی زۆر گرنگ بووم کە لە ناوچەی سنەوە هاتبوو. دەستێک لە هاوڕێیان تووشی ڕووداوێکی زۆر دڵتەزێن ببوون. حیزبی دموکرات هێرشی کردبووە سەریان و چەند کەس گیانیان لەدەستدا بوو، چەند کەسیش بریندار ببوون. بریندارەکان بە نەهێنی ناردرابوونە ناو شاری سنە و هێشتا هیچ هەواڵێک لەوان نەبوو. چەند کەس لە هاوڕێیانی ناوەندەی لەسەر سەرمان ڕاوەستا بوون تا بزانن پەیامەکە چییە. هەمومان هەر خەریکی پەیام وەرگرتن و ساخکردنەوەی دەقی پەیامە ڕەمزکراوەکان بووین. بەیان چەند جارکوتی دەبێ بچێتە توالێت. وەزعێکی زۆر ناخۆش و نائاسایی بوو. غەمی ئەو ئازیزانە کە تێدا چوبوون یان بریندار ببوون، هەروەها غەم و نیگەرانی باقی هاوڕێیانی دیکە کە چیان بەسەردێت و پەلەی پەیامەکان، هەموو ئەوانە دەستیان دابووە دەستی یەک و بەری بەوە دەگرت کە دەست لە کارەکەم هەڵگرم و بەیان بەرمە توالێت. من سەرگەرمی کارەکەم بووم و ئەویش کە فشاری بۆ هاتبوو خۆی چوبوو کاری خۆی کردبوو، هاتەوە و کوتی دادەمەلەکە خۆم توانیم. بەیان 2 مانگ لە لامان بوو. لە مانگی خەرماناندا خوشکەکانم فایزە و ناجیە و منداڵەکان هاتن بۆ لامان و لەگەڵ خۆیان بردیانەوە. لەو ماوەیەدا کە بەیان لامان بوو نەخۆش کەوت. لە نەخۆشخانەی خۆمان دەرزیان پێدا بوو، کەسێک دەبووە دەرزیەکەی لێبدایە. ئێستا کە باوکی لە ماڵ بوو دیارە دەبووە کاری ئەو، بەڵام لە وەختی لێدانەکەدا دڵی نەهات و کوتی نامەوێ ببمە هۆی ئازاری بەیان و کەسێکی ترکە لەوێ بوو دەرزیەکەی لێدا. چوونەوەکەی زۆر سەختتر بوو. ماشینەکەیان درەنگ ڕێکەوت. 3 جار دکتۆر جافەر هات و خواحافیزی لێکردن. دیمەنێکی غەمناک بوو. خوشکم دەیکوت لە ڕەخنە مەترسە، بگری منداڵەکەت دەڕواتەوە. بەیانیش عادەتی بە ئێمە کردبوو بۆ ئەویش سەخت بوو. دواتر خوشکم دەیگێڕاوە کە شەوانە چەند جار دەیکوت کە بیبات بۆ توالێت، کە دەیبرد هیچ کارێکی نەبوو. لی دەپرسی بۆ وا دەکەی؟ بەیان دەڵێ با چاو لە چادرەکەی مەلەکە و دکتۆر جافەر بکەین. قەرەت چوو بوونە ئەڵمانە و چادریان هەڵدا بوو. بەیان بیانوو دەگرێ و دەڵێ ئەوە چادرەکەی مەلەکە و دکتۆر جافەرە، با بڕۆینە لایەن. ماوەی نزیک بە ساڵێک نەکرا پەیوەندیمان ببێ و تەواو لێیان بێخەبەر بووین. کۆبوونەوەی بەشی بێسیم.
ڕۆژێک کوتیان لە بەشی بێسیم کۆبوونەوەمان هەیە کاتێک چوومە ئەوێ دیم جەو و فەزاکەی زۆر سەنگینەوە هەموو خەریکی سرت و خورت بوون کۆبوونەوە دەستی پێکرد نامێکیان هێنا و کوتیان هەمووتان بیخوێننەوە و بڵێن ئەوە دەستخەتی کێیە نامەکە سەبارەت بەکاری ناوخۆمان بوو کاتێ نۆبەی من گەیشت و نامەکەم خوێندەوە بەڕاشکاوی دژایەتی خۆم لەگەڵ ناوەرۆکی نامەکە دەربڕی دەقی نامەکە بە دەستخەتێکی ناشیری نووسرا بوو دەستخەتی منیش خۆش نییە لەبەرەوە بە پێکەنینەوە کوتم خەتەکە شێوەی خەتی من دەدا ڕەزای برام کە بەرپرسی سیاسی بەشی بێسیم و ناوەندی ئیتلاعات بوو بە دەنگێکی بەرز کوتی پێمەکەنە ئەم کۆبوونەوەیە بۆ دادگایکردنی تۆ و مەستورەی خۆشیاری گیراوە و بەرپرسی ئێوە پێی وایە کاری ئێوەیە حەپەسام و باوەڕم نەدەکرد ڕەزا کوتی ئەوە چەند ڕۆژە بەردەوام لەگەڵ بەرپرسی بەشی بێسیم و بەشی فەنی قسە دەکەم و پێیان ئێژم کە ئەم جۆرە بیرکردنەوە و ڕەفتارانە دروست نییە و من پێم وایە دەبێ ڕەخنە لەو بیر و بۆچوونە بگرن کە ئاوا فکر دەکاتەوە لاساییکردنەوەی دەستخەت کارێکی سەخت نییە من خۆم لەو باوەڕەدانیم کە تۆ مەستورە کاری وا بکەن بەرپرسی بەشی بێسیم زۆر بە توندی دەدوا و هەڕەشەی دەکرد دیارە من و مەستورە قسەی خۆمان کرد و ئەو شێوە ڕەفتارەمان پێهەڵە و ناڕەوا بوو با ئەوەش بڵێم کە ماوەیەک پێشەوە بەرپرسەکە هێندێک ئاڵوگۆڕی پێکێنا بوو کە من و مەستورە پێمان باش نەبوو ڕەخنەمان لێی بوو بەڵام ئەوانە دووشتی تەواو جیاواز بوون دوای کۆبوونەوەکە چوومەوە چادرەکەی خۆمان میوانمان بوو نەکرا لەگەڵ دکتۆر جعفەر قسە بکەم لەگەڵ عومەری ئیلخانی زادە برایمی عەلیزادە و کوورشی مدەڕسی قسەم کرد و داوام لێکردن وەک چاودێر بێن و گوێبیسی ڕەخنە و قسەکانی هەردوو لامان بن بۆ ئەوەی بتوانن وەک چاودێر هەڵوێست بگرن لە قسەدا ئەوان نەزەری باشیان هەبوو بەرامبەر بە من و مەستورە بەڵام بەکردەوە هیچیان نەکرد ئەو شتە بوو بە باسێکی گەرم لە ناوماندا تەنیا کەسێک کە دفاعی لە من و مەستورە کرد ڕەزا بوو ڕەزا زۆر قرس و قایم لەسەر نەزەری خۆی وەستا و زۆری پشتگیری لە ئێمە کرد بەشی بێسیم پەیوەندی ڕاستە و خۆی لەگەڵ ناوەندی کۆمەڵە هەبوو کەچی ئەوان سەبارەت بەم مەسەلەیە بێدەنگیان هەڵبژارد چەند مانگ دواتر دووجار نامەی تریوان نووسرا ئەو ڕەفتارە ناحەزەی وا بەرامبەر بە من و مەستورەکرا بوو بە ئەزمون بۆ بەرپرسەکان دوای ماوەیەکی کورت دەرکەوت کێنامەکەی ناردووە دوای ئەم ڕووداوە ئیتر پێم خۆش نەبوو لەوێ درێژە بەکار بدەم ڕۆژێک محەممەدی شافعی پرسی ئەو باسە بوو بەچی منیش باسی بێدەنگی کومیتەی ناوەندیم بۆ کرد ئەو یارمەتیدام کە شوێنی کارەکەم بگۆڕم و لە دەبیرخانە کاریان پێدام و لەوێ کارم دەست پێ کرد دوای ئەو هەموو ساڵە هەر کاتێک من و مەستورە ئەو ئەزمونە ناخۆشە باس دەکەین و بیر هەڵوێستی بوێرانەی ڕەزا دەکەوینەوە کە کاردانەوەیەکی زۆر باشی لەسەر هەردووکمان هەبوو زستانی ئەو ساڵە کۆنگرەی دووهەمی حیزبی کۆمونیستی ئێران و کۆنگرەی پێنجی کۆمەڵە بە دوای یەکداگیران تاو جێگای لە بیرم ماوە کۆنگرەکەی کۆمەڵە ئاسایی بوو بەڵام لە کۆنگرەی حیزبدا ڕێبەرانی حیزبی کۆمونیستی ئێران زۆریان بە باڵای کۆمەڵەدا هەڵکت و دەیانکوت دەبێ هەوڵ بدرێت کە حیزبیش وەک کۆمەڵە ببێتە هێزێکی جەماوەری و هەر بەو شێوەیە چالاکی بکە تا ئەو جێیەی من لە بیرمە و پرسیارم کردووە لە کۆنگرەی دووهەم و سێهەمی کۆمەڵەدا دوو ژن بەبێ هەڵبژاردن دەستنیشانکران بۆ بەشداریکردن لە کۆنگرەکاندا لە کۆنگرەکانی تری کۆمەڵە هەتا دوای جیابوونەوەکان ژنان بەشداریان نەبوو هەموو جارێک ژنان بۆ بەشداریکردن لە کۆنگرەکاندا خۆیان کاندید دەکرد و زۆرێک لەو ژنانە لە هەموو بابەتێکڕا لە هێندێک لە پیاوانی بەشدار بوو بەتواناتر بوون بەڵام چونکە بیری پیاو سالاری زاڵ بوو هیچ ژنێک دەنگی نەدەهێناوە